هیوادارم لە دوای تەخەڕوج یەکسەر هاوسەرگیری ئەنجام بن. بەڕاستی هەستێکی زۆر خۆشم هەیە لەبەرەوەی کە هەم خۆم دەرچووی بەشی ڕاگەیاندنم و لە بواری ڕاگەیاندنیشە ئیشەکەم و هاوپیشەی خۆشتم. ئەمە هەستێکی زۆر خۆشەیە بە من وا لەم نەکا کە لە داهاتووە بە شێوازێکی باشتر خزمەتی ڕاگەیاندن و خزمەتی کۆمەڵگا بکەم. هەمیشە پرسیارم لە خوێندکاران کردووە کە حەز دەکەی لە بەشەی خۆتا دەست بە کارکردن بکەی، بەڵام تۆ دەستی پێ کردووە. بەڵێ وەڵا ئێمە لە ینی مەرحەلە دوو بوو کە دەستم بەکارکردن کرد، سپاس بخوا، ینی ئەوە تەواویشم کرد و ئێستا شەر خەریکی ئیشکردنم، خوای گەورە یارمەتی دەرمان بێ، ینی لە داهاتووە هەر لەسەر ئەو بوارە بمێنینەوە زڕوفی ژیان وامان لێ نەگا کە بەرەو بوارێکی تر بچین. زۆر بەشی دڵخوازم بوو، زۆر حەزم لێ بوو. ینی من لە پۆلی 6 ئەگەر گەڕێنەوە بۆ 4 ساڵەمەوە پێش من دەرەجەم 80 بوو، ئەم بەشەی خۆمان بە دەرەجەی 64ەوە وەریەگر. من ئەو 16 دەرەجەمدا بەزان بەبێ ئەوەی گوێ بەمێ کە ئەچمە پەنای مەجموعەیەک دەرەجەی نزمەوە، چکە لە کۆتاییە دەرەجە بڕیار لەسەر ئینسان نایە، ئەو خۆتی و کارامەی خۆتە لە بوارەکەیە کە ینی بە تۆ ئەڵێ کە تۆ چیت و تۆ خۆت بڕیاری کە چیت. بۆیە ینی من هیچ پەشیمانیم، زۆر دڵیشم لەم بەشە خۆشە و هیچیش پەشیمان نیم. بۆ هاوڕێکانم پیرۆز بێ لەوان و پیرۆز بێ لە خۆشم. هیوادارم لە دوای تەخەڕوج یەکسەر هاوسەرگیری ئەنجام بن و هیوادارم ژیانیان خۆش بێ و بۆ هاوپیشەکانیشم هیوادارم کە هەردەم بە پیشەیانەوە ڕووماڵکەن و جوێنێن بۆی کە ئەمە ئیشی چ لایەنێکە، ئەمە ئیشی کوێیە، بە پیشەیانەوە ڕووماڵی خۆیان کەم. یعنی کەوتم هاوڕێکانمە بەسم خۆشم بەگشتی، یعنی بۆ هەمومان، نەک تەنها بۆ هاوڕێکانم، بۆ هەمومان ئەوەی بەدواوە بێ، بە زیاتر بۆ هاوڕێکانم نەک بۆ من.